سلااوان لەبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە قسمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیامی ئەم جارم لە قەزای سی سادقە کە دەستگای نووری حکمە لە شارۆچکەکە بڕوانامە بە 47 بەشدار بوو دەبەخشێت 47 قوتابی دەبەخشێت کە بڕوانامەی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزە و لەگەڵ ئەو قوتابیانە کە مۆڵەتەکە وەردەگرن لەگەڵ مامۆستاکانیان لەگەڵ ئامادەبوانیش گفتوگۆ دەکەم بزانم تا چەند بوونی دەستگای هاوشێوە لە قەزای سی سادق بەگرنگ دەزانن تا چەند بەگرنگی دەزانن پاڵپشتی لە دەستگای هاوشێوە ئەو لایەنانەش بکەن کە دەستگای هاوشێوە برەو پێدەن و گەنجەکانمان لە هەڵدێ دەپارێزن لەگەڵماندا بن. جەناب وەکو یەکێک لە ئامادەبوانی ئەم ئاهەنگە کە بەخێرهێنانی میوانەکانەکەن تا چەند دڵخۆشم بەوەی کە بۆ سێم ساڵ دەستگای نووری حکمە لە قەزای سی سادق لە خزمەتەکانی بەردەوام. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئێمە طبعا زۆر دڵخۆشین بۆی کە لە شارێکی وەکو سەی سادقە خزمەتی فێرخوازانەکەین بەڕاستی ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە بۆ ئێمە چونکە هەرکەس معلومی جەنابتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی خەیڕکم من تەعەلەمە القورئان وعەلەمەه و باشترین خزمەتی قورئانێکە بیکەی بەڕاستی. ئەمڕۆژ ئێمە لێرە ئامادەییمان هەیە لە پێشوازی میوانانی خۆشەویستان بۆ مۆڵەت پێدانی زۆرێک لە قوتابیان و لە قێڕەعەتە جیاوازەکان کە هەرێکیان لە قێڕەعەتێکا بەڕاستی ئیجازە وەرەگرن تا چەند گرنگە ئێمە هەم بە ناردنی منداڵەکانمان کە سوکارمان بۆ ئەم دەستگایانە هەم تا چەند گرنگە پاڵپشتی ئەو لایەن و دەستگایانە بکەین کە چالاکی هاوشێوە و پرۆژەی هاوشێوەیان هەیە. بەڵێ بەڕاستی ینی ضرورەتێکی گەورەی ینی ئەمڕۆ کە ئەبینین هەجمەیەکی زۆر گەورەی چۆنەڵێ هەم ئیلحاد هەم پشتیوانیان هەیە بە تایبەت ئەوانەی کە لە بواری هەڵوەشاندنەوەی خێزانە زۆر پشتگیری ئەکرێن و پارێکیان بۆ سەرفەکرێ بۆیە زۆر ضروریەتە یا هەبڵی واجبە بەڕاستی ئێمە پشتگیری ئەو لایەنانە بکەین بە تایبەت بۆ وێنە ئەمڕۆکە کۆمەڵی دادگەری لە دەستگای نووری حکمە و خانەی فەرموودە و کۆمەڵێک لەم دەستگا پەروەردەیانەی هەیە زۆر ضرورە خەڵکی ئەم شارە یا لە هەر شوێنێکە ئەم دەستگا و سنتەرانەی لێ خەڵک مناڵەکانی خۆیان بنێرن بۆ ئێرە بەڕاستی چونکە ئەگەر بە فریای خۆمان نەکەوین ئەم وڵاتی ئێمە بەرەو هەڵدێرانێکی زۆر خراپەچێت لە ڕووی پەروەردە و لە ڕووی هەڵوەشانەوەی خێزان و بە چای خۆشمان ئەیبینین یعنی بەهۆی ئەوەی کە ئەم ڕووداوانەی کە لە کوردستانە ڕوئەدا لەباری هەڵوەشانەوەی خێزانەوە ئەوەیە کە خەڵکانێک لە پشتی ئەم بابەتە تاوانکاریانن کە پارەیەکی باشیان بۆ سەرفەکرێت دەعمیان بۆرە بۆی ئێمە زۆر ضرورە بەڕاستی پشتگیری لەم دەستگانە بکەین و مناڵەکانمان هان بدەین مناڵی خەڵکی هان بدەین بۆ ئەم پەروەردە جوانە و ئەم ڕێبازە ڕاست و دروستە. مامۆستا پێم خۆشە جەنابەت باسێکمان لەو بۆکەی جیاوازی دەستگای نووری حکمە لە دەستگا و ڕێکخراوەکانی دیکەی لایەنەکانی دیکە چی ئەم لەوانیتیکە جیا دەکاتەوە؟ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە ئەمڕۆکە یەکی یانزەیە خەریکی گێڕانی ئاهەنگێکین بۆ ژمارەیەکی بەرچاو لە دەرچوان و مۆڵەت پێدراوانی جوانترین بڵێن قورئان خوێن هەمانە زیاد لە قیرائەیەک وەرەگرێ زیاد لە قیرائەیەک جا ئەمە بۆ خۆی ینی بەڕاستی مژدەیەکی گەورەیە و کارێکی گەورە و ناوازەیە دیارە سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشتان ئێمە ینی بەڕاستی زەرورەتێکی ئەم کۆمەڵگاینە ڕێکخراوە بڵین پەروەردەیەکان بە تایبەتی ڕێکخراوە ئیسلامیەکان لە ناویانە کە ڕێکخراوێکی پەروەردەین ینی بەڕاستی زەرورەتێکی حتمی و پێویستن بۆ کۆمەڵگای کوردەواری لەبەرەوە ئەو کرانەوەی کە ئێستا لە دنیا هەیە و ئەو ڕێکخراوانەی ترکردنی کۆمەڵگەکان ئیش ئەکەن و کۆمەڵگەی کوردیش ینی بەداخەوە بێبەش نەبووە لەو ڕێکخراوە خراپانە کە ئینسان هانەدا بۆی کە بەلای بەدخوی بەلای ڕەوشی ناپەسەند بشێک بە تایبەتی ئەمڕۆ دیاترینیان ئەو ڕێکخراوانن کە ئەتوانین بڵێن ڕێکخراوی فەلن ینی بەڕاستی ئەو خەڵکانی کە تابعیان شوێنکەوتیان زۆرێکیان سەریان لە خوو ڕەوشتی و نەریتی خراپەوە دەرچووەکو بەکارهێنانی مادەی هۆشبەر ئایا چی بە بازرگانیکردنی بێ چی بە خواردنی بێ هیرۆینە حەشیشە و هەروەها مەشروباتەکانی کەیە لە بەرامبەردا ئەم ڕێکخراوانە وەکو بڵێ محەتە و کەناڵێک وانە بۆ دروستکردنی ئینسانی باش مەدرسەیەکی باشن
کە ئینسانی نۆرماڵ و یعنی بەڕاستی ئاین پەروەر و ڕەوشت بەرز و کورت پەروەرد بنیاتنێن و دروستیەکەن خۆشببختانە گەر سیر بکەیت ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر ئاوا یعنی قوتابی پەروەردە ئەەکەین و لەو ژمارە قوتابیانە ئەو خەڵکان نێو کۆمەڵگەکانی ئێمە کەمترین گرفتیان هەیە کەمترین کێشیان هەیە یعنی خەڵکێکن بە نمونە دەهێنرێنەوە جا بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار و هەروەها هاوڵاتیان و هەروەها بڵێن حکوومەت ئاوڕی جددی دەم ڕێکخراوانە بداتەوە کار ئاسانیان بۆ بکە و هەروەها پاڵپشتیان بێت لە ڕووی مادی و معنەویەوە بۆی بتوان یعنی بەڕاستی ڕۆڵەی کوردەواری و ڕۆڵەی ئەم میلەتە لەسەر ئەخلاقی بەرزی ئیسلامی لەسەر عرفی جوانی کوردەواری پەروەردە بکەن و پێشکەش بە کۆمەلگاکەی کەینەوە نەبادا یعنی بەڕاستی بەر هەژمە و لێشاوی ناپەسەندی ئەو ڕێکخراوانە کەین کە بەمە بەس دەهێنرێتە ئەم وڵات تا چەند گرنگە بوونی ئەم دەستگایانە لە شار و شارچکەکان کە نەوەکان و منداڵەکان و خۆشمان فێری جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز سەرەتا بەناوی خوای گەورە طبعاً بوونی ڕێکخرا و دەستگایەکی لەم شێوەیە بە تایبەتی دەستگای نووری حیکمە گرنگە لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم شارەیە هەبێت بۆ ئەوەی ئەم دەستگایە کۆمەڵی گەنج پێ ئەگەێنێ ئەم کۆمەڵە گەنجە کاتێککە ئاشنا بوو بە بەرنامەی قورئان و بە ئاشنا بوو بە یاساکانی قورئان لادانی نابێ کەواتە ئەم دەستگایە کۆمەڵی گەنج پەروەردە ئەکا چ لە کچان و چ لە کوڕان ئەیانێرێتە ناو کۆمەلگا کاتێکیش کە گەنج بەو شێوە پەروەردە کرا و ڕۆشە ناو کۆمەلگا چاوەڕای هیچ شتێکی خراپی لێ ناکرێت و دەستخۆشی و سپاسمان هەیە بۆ ئەم دەستگایە کە لە ئەنجومەنی سێسایق دەستگای نووری حیکمە کە ئەمە چەند ساڵێکە بەردەوام بە شەو ڕۆژ خەریکن مناڵان پەروەردەکەن جێگەی دەستخۆشی و زۆ گرنگە لەبەر ئەوەی ئەنجامەکەی لە داهاتوو ئابینرێت. من پێم خۆشەوە هەموو هەفتەیە جارێ ئەم کۆڕ و کۆمەڵە بکرێت لەبەرە کەمانە کاتێن حساب کە من مناڵی خۆ من پێم خۆشە زۆر دڵم پێ خۆشە کەمانە کاتێن بۆ کۆبوونەوەیکی ئاوا دەرگای زۆر هەیە لە هەموو شوێنێکەوە دەرگا فراوانە بۆ ئەوان بەس لەخوا بە زیاوێ بۆ ئەیرەکەیەن پێم خۆشە و بەخاراتیان دەکەم سواسی هەمولایەکەم کە تێن بۆ ئەیرە و پێشوازی لەم خولە ئەەکەن و ئەوەی کە بەشداری و ئەوشی کە گویان لێگرێ هەمان خێری ئەوانیان دەسەکەوێت. جەنابەت کە لە ماوەی ڕابردوودا بیدیوتە ئەم سێ ساڵی ڕابردوو کە دەستگای نووری حیکمە تا چەند پێتان وایە فەراغێکی گەورەی پڕکردوێتەوە لەخوا بە زیابە ڕشەڵا زووترتر هەر وا بوو کە لەم سێ ساڵات دەست پێکە ئیسفادەی زۆر بوو مەجموعە خەڵکی لە دەرگاکانی ترۆ گەڕاندەوە بۆ ئەم دەرگا خێریە هەم چەند گرنگی بە پشتیوانی لەو جیهەت و لایەنانە بکەین کە پاڵپشتی ئەم دەستگایانە ئەکەن دەستگا خێریانە برەو پێدا من پێم خۆشە ئیشڵا شەنێ خۆشم پێم کرێک هاوکاریانەکەم پێم خۆشم لایەنە ئیسلامیانە هاوکاری ئەم دەستگانە بن لەبەرەوە هاوکار بن بۆ یارمەتیان لە داراییەوە لە هەموو بوارەکانەوە لەبەرەوە خزمەت بە جەماوەری کوردستان و خەڵکانی تریش هەر بکرێت بەتایبەتی کە ئێستا کاتی هەڵبژاردنە پێویستەکە ئێمە دەنگ بەو لایەنە ئیسلامیانە بین کە خزمەتەکەن بەڕاستی و کۆمەڵی دادگەری بڵێ لەخوا بە زیواخوا طبعا پێمان خۆشە هەموو لایەنێکی تر هەر خەڵکی لایەنەکان تر دەنگ بە ئێمە چونکە هەری مناڵێکی ئێمە بچێتە پەرلەمان سەد ئەوەنی ئەوان دەورە بینێت هەر مناڵێکی ئێمە نەک گەورەکانیشمان دەوری سەدی وەکو ئەوانەی بنەوە هەر بەس بۆ گیرفانی خۆیان هەوڵەدان هیچ منعەتیان نیە مناڵی من و تۆ سەریان لێ بشێوێت نەشێوێ هیچ گویانیان نییە بەس ئێمە دڵمانە سووتێ بۆ هەموو لایەک بۆ ئەوانیش و بۆ خۆشمان ڕاستی ئەوەنە ڕێکخراو زۆر بووە ئەچەنە مەسەرەن ڕێکخراوی بابەتی قورئان و فێرکردنی قورئان و زانستی شەرعی زۆر بێت هێشتا کەمە لە ئاسی ئەوانە هێشتا ئەمان کەمە بۆ یەگە پێم خۆشە لە هەموو گەڕەک و کۆڵانێکدا دەستگای خێرخوازی دەستگای فێرکردنی زانست و زانیاری دەستگای فێربوونی قورئانی پیرۆز زانستە شەرعیەکان هەچەنە زۆر بێشتا کەمە بۆ ڕۆژە ئێمە لەبەری دوێنێ بینیمان لە هەڵەبجەکی ڕوویدا خەڵکێک زیاتر تالبن تا مەزرۆن بە شتی ناشەرعی و نادروست و نابەجێ و ئەو خەڵکە وشیاکرێتەوە بە ئاگابێتەوە دەستگا خێرخوازیەکانی وەکو بابەتی فێربوونی قورئان و زانستی شەرعی زۆر پێویسترەوە لە پێشترە لەوانەی کە بۆ فیستیڤاڵێکی هەنار ئەو هەموو کۆبوونەوەی ئەو هەموو ئەوانی بۆ بکرێتەوە خەڵکێکی زۆر بێزار و بێتاقەت بۆ ڕێگەیە ئەو خەڵکو پێویستیە نەگەیشتوەگە تێگەیشتوانەیە چوو بۆ بۆچی ئێرە قەرەباڵغنی وەکو ئەوێ ئەوە جوانترین نمونەیە بۆ ئەوەی کەوا ئەبووە ئێرە قەرەباڵغتر بووە ئەگەر ڕاستەکە مسلمان و دامەزراوە ئێرە قەرەباڵغتر بووە
سپاسی کەناڵەکەتان ئەگەم من لە پۆلی حوتم زۆر باشە لە ساڵی چەندەوە بەشداری کردووە لە دەستگای نووری 2009ەوە لە 2009ەوە ئێستا لە چه سوورەتێکان چێ خوێنن وەڵی زوو لە تەبارەکە بوونیسا هاتیە ئەمە هەر بژی یعنی ئێستا دوای ئەوەی کە ئەمە و تەبارەتان تەواو ئێستا گەڕێنراوەتە بۆی بەلەبەرکردنەوە دەستخۆشی مامۆستاکانیشمانەگەین کە ئێمەیان گەڕاندەوە بەلەبەر بیخوێنەوە داوایەکەی لە هاوڕێکان و هاوتەمەنەکان و کە بەشداری بکەن لە دەستگای نووری حکمە وڵا داوا لە هەمویانەکەم بێن بۆ دەستگای نووری حکمە ماشەڵڵا مامۆستاکانمان چاکن و دەسوچاویان خۆش بێ ئەوانیش بابن وەکو ئێمە فێری علم و زانیاریای بن هەر بژی ئەی تۆ لە پۆلی چنی من پۆلی حوتم لە پۆلی حوتی ئێستا لە چه سوورەتێکەکەی وڵا لە ئەمەیە لە جزی ئەمایت زۆر زۆر باشە کێ هاندەر بوو بۆەوەی بەشداری بکەی لەم دەستگایەوە ڕۆژانە دەورە بخوێنی و هەفتانە وانە بخوێنی وڵا دایکم و باوکم چی وەیە بۆ هاوڕێکانن کە سەردانی دەستگاکە بکەن وڵا سوپاسیانەکەم سەرەتا سوپاسی دەستگاکەکەم سوپاسی مامۆستاکانیش مەکەم کە ئەم دەستگایان دامەزراندووە بۆ ئێمە بە هاوڕێکانیش مەڵەم هەمویان بەشداری ئەم دەستگای بکەن دەستگایەکی زۆر باشە و فێری قورئانمانەکە چیت هەیە بۆ مامۆستاکانن کە ئەوە خەمخۆری ئێوە دەستخۆشیان لێگەم زۆر باشە لە چ سوورەتێکەکەی جزئی ئەمە جزی ئەمایت کێ هاندەر بوو کە بەشداری بکەی لەوانەکانی دەستگای نووری حکمە تاعبەن دایک و باوکم هەربژی دەستخۆش لە دەستگای نووری حکمە لە چه ئاستێکدان لە چ جزئێکە من لە جزئی ئەمەم ئیشەڵات ئەم مانگێ تەواو یەکەم هەربژیت ئەی تۆ ئەڵا من لە جزئی تینە زۆر زۆر باشە لە سوورەتی تینای وایە ئەی تۆ من لە سوورەتی ئینتفارم باشە وەرە ئێرە باشە کێ هانی دایکە سەردانی دەستگای نووری حکمە بکەیت و وانەکان لێوە بخوێنی وڵا دایک و باوکم دایک و باوکت هەر بچیت لەگەڵ هاوڕێکان تا هەفتانە سەردانی دەستگای نووری حکمە گەنیان چۆن چۆنیە وڵا هەموو ڕۆژێ هەموو شەمانەیەین بۆ نووری حکمە بەیەکۆ گشتمان زۆر زۆر باشە ئێستا بارەگاکەشتان تازەیە وانە زۆر زۆر باشە کێ هاندەرە بوو کە سەردانی دەستگای نووری حکمە دایک و باوکم ئەی تۆ وەڵام من باوکم لە دەستگای نووری حکمە لێرە قیراەتی وەرگرتیسە مامۆستا لە دەستگای نووری حکمە مامۆستا دەوامی کوڕانە خۆشم باوکم دی تۆش بڕۆ بۆ داوامی کچانی تر ڕۆشتم هەر بژیت چیت هەیە بۆ هاوڕێکانت هاوتەمەنەکانت کە سەردانی دەستگای نووری حکمە بکەن هاوشێوەی جەنابەت وڵا سپاسیانەکەم زۆر زۆر سپاسیانەکەم کە لەگەڵ من هاتن بۆ نووری حکمە زۆر زۆر باشە دەست خۆش بێ ئەی چی ئەڵێ بە هاوڕێکانی دیکەت کە ئێستا نەهاتوون و چیان پێڵێ کە بێن بۆ دەستگای نووری حکمە پێ دەڵم بێن بۆ دەستگای نووری حکمە بۆیە فێری ڕەوشتی جوان و ئەدەب و شتی جوان بن بۆیە چونکە لە ئیمادینی خۆیان خۆش بێت و قورئان و شت فێر بن و بێن بۆ نووری حکمە و فێری ڕەوشتی جوان بن لە ئێستا لە پۆلی چەدی ئێستا من لە پۆلی حوتم هەروەها لە دەستگاکەش خەریکی تاوکردنی جوان خوێنەوەی قورئانین هەروەها قورئانیش دەخوێنین لەگەڵ یان ڕەوشتە چاکەکانیش زۆر باشە جەناب لە ساڵی چەندەوە لە دەستگای نووری حکمە قوتابیت 2021 2021ەوە باشە پێم بڵێ ئێستا لە چی سوورەتێکای و ئەو شتانی دەیخوێنن وانانە چین ئێستا من لە سوورەتی بەینە بەس بە حفظ یعنی چۆنەڵێ بەبێ قورئان بەبێ ئەوەی کە بە شێوازە کەی کە بۆ مۆڵەت وەرگرتن بێ جارێ بۆ فێربوونی قورئانە وایە بەڵێ زۆر زۆر باشە لە دەستگاکەتان لەماوەی ڕابردوودا نوێ کرایەوە نەبوو تا چەند ئەمە هەنگاوێکی باش بوو بۆ ئێوە کە زیاتر قوتابی ڕوو بکاتە دەستگاکە هەنگاوێکی زۆر جاک بوو پێشتر پۆلەکانمان بە دوو پۆل یەک موبەریدەی هەبوو زۆر زۆر گەرم بۆ هامین بۆ سەرما یعنی کە ئەم دەستگا هەموو ژوورێت گەرمکەرەوە و ساردکەرەوەی تیا زۆر چاکە داواکاری چێ لە هاوتەمەنەکان و کە سەردانی دەستگای نووری حکمە بکەن و فێری قورئان خوێندنەوە بن بە جوانتیش داواکاریم ئەوەیە ئەوان بێن بە دوای پێشکەوت نابڕۆن بە دوای علم و زانیاریا بڕۆن بێن بۆ دەستگای نووری حکمە هەم قیامەتیش ئەبەنەوە هەم دنیاش پێشەکی من سواسی ئەو مامۆستا بە ڕێزانەیەکەم کە بەڕاستی بە ئەرکێکی ئێجگا گەورە هەڵەسن پێم وایە ئەو خزمەتی ئەوانەی کەن یەکێکە لە هەرە خزمەتە گرنگەکان بە مناڵەکانمان و بە توێژی گەنجان و سەر و تریش خوای گەورە یارمەتیان با کە بەردەوام بن و بەڕاستی ئەوە پێویستیشیان بە پاڵپشتی هەیە بێەوە بڵین هەڵبەت لەم دۆخەی کە هەمومان لێ نیگەرانین هەمومان پێم وایە کەوا جیهانی تەکنۆلۆژیا وای کردووە کەوا یەک دنیا لێکەوتەی خراپی لەناو کۆمەڵگەکەمانە بەجێهێشتووە
ئەمە وا کاتکەوە ئەم ڕێکخراوانە ئەم دەستگایانە ئەم پرۆژانە بەڕاستە پرۆژەی گرنگ بن و پاڵپشتی گەورە بکرێن بۆ ئەوەی لانی کەم ئێمە لە لێکەوتە خراپەکانی ئەو لێشاوی تەکنۆلۆژیا ئێمە مناڵەکانمان بە دوور بن و سەرباری هەموو ئەمانە جیا لە هەموو ئەمان ئەمە ڕەنگە ڕووە دنیایەکەی بێ ڕووە قیامەتەکەیشی کە بێگومان ئەو مناڵانەی کە ئەخوێنن قورئان ئەخوێنن ئەو مناڵانەی کەەوە پابندن پاداشتە گەورەکەی ئەوە بۆ دایکان و باوکانە و هەرخۆشیان لە دنیا ئاسوودە و سەرفرازە بن. بسم الله الرحمن الرحیم پێشەکی دەستخۆشی کەناڵی پایان بەکەم یاخوا بەخێر بەسەر چاو. وەڵام من هەر ئەندامی کۆمەڵی داگەری ئیسلامیم. تا چەند دڵخۆشی بۆی کە دەستگایەکی ئەو شێوە ڕێکخراوێکی ئەو شێوە لە شارۆچکەکەتان بوونی هەیە؟ وەڵام من زۆر دڵخۆشم زۆر. من حەزەکەم هەموو گەنجەیەک هەمێ لایە بێنە ئەم شوێنە پیرۆزە تووشی هەڵە نابن تووشی شتی خراپ نابن. ئینشاڵڵا ئەو گەنجانەی لە بادی شەوانە ئەچن بۆ ناو بازار و شتی خراپەکەم بێن ئەم شوێنە پیرۆزە تووشی هەڵە ناوە بە حیژ وەیەکەوە. لە ماوەی ڕابردوودا بینیومانە هەوڵێکی زۆر دراوە بۆی گەنجەکان بەلاڕێدا ببرێن با بڵێین ڕێکخرا و سەرگەرمکردن و ئاهەنگدان کاتێکە دەچێتە زانکۆ ئاهەنگی یەکتر ناسین و دەیان ئاهەنگ ڕێگە خەن بۆی کچ و کورتێکەوتن تا چەند گرنگە ئێمە منداڵەکانمان منەوەکانمان لە چوارچێوەی ڕێکخراوی ئاوا کۆکری. وەڵای بەرەزیان ئەمە باشترەکە تا بڕوا بۆ هۆڵەکانی تر. من جارە یەکیان مناڵی خۆم ناڵم بڕوا بۆ هۆڵ و مەڵوشت هەر دروست نییە هیچ پێویست ناکەم کەسوکارم چۆی گوتیانە بێ بۆ هۆڵەکە کاگمادی وتم حەزم بە هۆڵانە نییە باز بۆ هۆڵان شانازیان پێوەکەم شوێنێکی پیرۆزە شوێنێکی چاکە باسی شتی چاکەن شتی خراپ ناکەن. زۆر دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان دا قوتایبەکان لە هەمویان دەکەم لە پارێکەوە نسکەی 700,000 نەفەر بۆ ئیسا خەریکە بە زیاتریش قوتایبی هەیە لەخوا بەزیابە ئەوە دەستخۆشیان لێ یەکەم لە مامۆستا بەڕێزەکان هەمویان. وڵاهی ئەمە ئیشێکی زۆر زەروری بە تایبەتی ئەعان لەم زەمانەکەوە زەمانەیەکە خەڵکانی خراپ هەن گەنجان بەلای خراپیا ئەبەن ئێمە پێویستە ئەمانە کۆکەینەوە هەتا ئەوەی کە من بتوانین لەگەڵمانە بن و کویان کەینەوە و قسەیان بۆ بکەین و بەرەو ڕێی باشە بیان بن چونکە ئەمڕۆ خەڵکیکی زۆر وان لەواکەوە ئیسان بەرەو هەڵدێر ببن بەرەو خراپە بن جا بەڕاستی هەر کەسێک ئەعان لەم ئیشا بەشدار بێ خێرێ گەورەی بە تایبەتی ئالم زەمانە کەوە زمانی فیتەنە. جا عیلم زۆر زەرورە بە تایبەتی قورئان کە پێغەمبەری خوا ئەفەرمێ تعلموا القورئان فێری قورئان ببن فێری قورئان ببن و پێغەمبەری خوا ئەفەرمێ خەیرکم من تعلم القورئان وعلمه چاکترین ئێوە کەسانێکەوە ئەوەیە کەوا فێری قورئان ببێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێ بۆ مزگەوتەکەی خۆی تەماشا ئەکا جەماعەتی قورئان ئەخوێنن ئەوە ئەڵێ ئەمانی کە قورئان ئەخوێنن دوعاکەن تێ خوای یا لیان وەرەگری هەڵگرێ بۆ قیامەتیان بەڵام ئەوانە عیلم ئەخوێنن چونکە عیلمەکە قازانجی زۆرترە بۆ خەڵک ئەچم وانە بەهۆی عیلمەکەوە چ بە ناوانی کە فێری عیلمە بن عیلم ئەوە گەورەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ تعلموا العلم فێری عیلم بن وتواضعوا لمن تعلموا وملکەچن بۆ ئەو کەسانێک کەوا فێری عیلمە بن. عیلم ئەمڕۆ زۆر زەرورە وأجر علم نبيني أمثل أرز إيمان وإسلام تيانا مني فاي تعالى لقرآن أفرمي شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط فشايتيا كواهج خوالي إلا أو نبي وملائكة شايتين كخواه كتاب تنهاي وخاون علم كانش دواي خواه وملائكة خاون علم باسكر دوا لا إله إلا هو العزيز هيش خواني إلا خواه بدا صلاته خاون حكمة نبيت ولا القرآن لآية اختلاف يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خوي تعالى برزكاته النأيوة بتايبتي أوانك خاون علم شن بلي برزيانا كاتو لبهشتا بخاون القرآن أو تي للرجع قيامتها برزو بحد بيجاه برزو وبهشت حتى تشني قرآن يخوين أو نبرز تكلم تشني قرآن بخويني أو سري برز للرجع قيامتها والله قربانوكو أويك إجازة دو قراءة ما ورقرتوا أو تقريبا بدوري 3 سال خەریکین کە بەوەی کەوا مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەمین ئیجازەی دوو قیرائەتی پێداین خی گەورە سەربەرزیان کە زۆر سوپاسی دەستگای نووری حیکمەی شەکەین بەڕاستی ڕۆڵێکی تایبەتیان هەیە لە ناو کوردستانە یاڕەبی سەرفراز و سەرکەوتوو بن ئینشاءالله. مامۆستا جەناب لە شارەزورەوە هاتی بۆ سەی سادق ئەزای شارەزوو بۆ سەی سادق قوربان من لە زەڕایانەوە هاتوومەوە مامۆستای خۆشەویستم چەند ساڵێکە
پێمانەوەمانوو بوو هەتاوەکو توانیمانەکە ئیجازەی دوو قێڕە وەربگرین. چەندێکی خایاند و هەفتانە چەند جا سەدای مامۆستاتەکەی؟ وەڵی هەفتانە 2 دەرسمان هەبووە. هەفتانە 2 دەرسمانەوە تقریبان دەوری 4 ساڵی خاوەندووە زیاتر نەبێ کەمترنی ئەرەوەڵ. چۆن بوو بڕیاری ئەمەدا تا چەند بە پێویستە زانی کە ئەم هەنگاوە بنی؟ وڵی پێویستە بۆ بەتایبەت ئێمە تەمەنێکمان کردووەوە تێپەڕی کردو تەمانەکانمان بەڵام داواکارم لە ئەوانەی کەوا لە ژێرەوە دێن تەمەنێکی کەمیان هەیە بەوەی کەوا دەست بکەن بەم قڕاتە ئێوەکو ئێمە لە تەمەنی پیری یاشۆنە یاخود لە تەمەنێکی زۆردا بۆ ئەوەی کەوان دەست پێ نەکەن. بەڵکو داواکارم لەو گەنجانەی کەوا خوازیارن بەوەی قێڕاءە تەواو بکەن یاخود قێڕاتەکان بخوێنن هەر لە کاتی لاویەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کەوا ئینشاءالله بتوانن لە تەمەنێکی کووردا ئیجازەی قێڕایی 10 وەربگرن. بسم الله الرحمن الرحیم پێشەکی ئێوە بەخێر بێن. پێش هەموو شتێ ئینسان زەڕورە سوپاسگوزار بێت سوپاسی خوای پەروەردگارەکەین پێش هەموو کەس پاشان جەنابی مامۆستا مەلا ئەمین کە زەمانێکی زۆرە لە کاتێک گرین و عەزیەت تێدەین و پێش ئەوی جەنابی مامۆستا لێرگرمیانی کە لەلای ئەو ئوسوڵی قیراءەتی 10مان دەست پێ کردووە. قورئان خۆ یەکلایکردنەوەیەکی تایبەتی ئومێدەکەم خوای پەروەردگار تەوفیقی لایەکمان بدات. ئەم ئیجازەی کە ئەمڕۆ گرتووە کە ئیجازەی قیراءەتی 10 بە تقریبا نزیکی 3 ساڵ و نیوی خایاندووە تەنها جەمعەکەی کە جەمعی سوغڕای پێڵێن نزیکی 2 ساڵ دەڕۆژکەمی خایاندووە. لێرەوە دەستخۆشی بۆ مامۆستایانی بەڕێزەی دوعای خێریان بۆکەم خوای پەروەردگار پاداشتیان بداتەوە و ئومێد دەکەین خوای پەروەردگار بیکاتە سەبەبێک کە ئێمەش لەمە و دوا بتوانین خزمەتێک بە موسڵمانانی چواردەوری و کەسوکارمان بکەین ئینشاءالله و خوای پەروەردگار بەرداوامی بەمولایە ببەخشێت. جەنابەت لە لقی شارە زووری چۆنە لێرە وانەت خوێندەوە بۆ ئەوەی زیاتر ڕوون بێ لامان بۆ وانە خوێندەکە هاتووی بۆرە یان هەر لەوێ خوێندوتە؟ بەڵێ تەمەن ئیجازەی قیراءەتی 10 زۆر کەمە کەمینەیەکی دەگمەنی خەڵک ئیجازەی قیراءەتی 10 یەک دوانێک لای خۆمان لە شارە زوور هەیەنە بەس قەدەری خوا نەگونجاوە بچمە خزمەتیان. مامۆستا مەلا ئەمین کە لێرە هەیبووە بەڵێ هەموو جارێک بە نزیکەی حسێبم کردو نزیکی 100 و زیاتر دەرس هاتوومەتە خزمەتی بۆ خوێندنی ئەم قیراءەتە. هەموو جارێک زۆربەی کات دوای نوێژی بەیانیان بووە کاتێکمان دیاری کردو هاتوین ساعتێک نزیکی ساعت و نیوە کاتمان پێداوایتر ئەوە چەندێک فریار کەوتی بێتین خوێندومانە هەموو ئیشەکەمان ڕوبەڕوو بۆ هاتوونە تێرە ئینشاءالله. ئەتوانین بڵێ هەر چەند مۆڵەتە هەمووی کۆی گشتی چەند مۆڵەتە؟ خۆی 10 قیراءەت یعنی 20 ڕیوایەتە ئیتر ئەمە جەمعی سوغڕای پێڵێن ئیتر ئەمە ئینشاءالله کۆتایەکەیت. ئینشاءالله چەند ساڵە پێش تا هەموویان خوێند؟ خۆی پێشتر لە کۆنۆ یعنی ئێمە لە 2005 کاتێک کە زۆر گەنج بووین هەر دەستمان پێ کردو ئەوانە ساڵی 2016 لە ڕیوایەتەکان ئیجازەمان وەرگر ئەو کاتەکە ڕیوایەتی حەفظ بوو دوای ویسمان قیراءەت بیخوێنین سێرمان کرد ماشەڵڵا کاتی زۆرێ بۆیە بڕیارمدا هەمویان پێکەوە بخوێنم کاتی زۆر پێویستە بەڵام بەرەکەتێکی زۆر تایبەتی تایە تەنها بۆ قیراءەتی 10 نزیکی 3 ساڵ و 4 ساڵێکم پێچووە تا بتوانین وەریگرم بێجگەیانی ئەوانی پێشتریش. جەنابەت خاوەن پێداویستی تایبەتیت و ئەگەر ئاسایی بێ نابینایت یان کەم بینایت بەڵام هەم لە ئاستی خوێندنی زانکۆ سەرکەوتوی ماشەڵڵا و هەم لە قورئان خوێندنەوەشا باسێکی خۆتمان بۆ بکەیت و چۆن توانین ئەم بڕوانامە بەدەست بێنین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه أجمعين. دەستخۆشتان لێکم بۆی کە هاتن بۆ ئەم فستیڤاڵە سپاس بۆ خوای متعال من ككسيكم خام بازي تايبتم ونابينام سواز خوي متعال توانيوما بفضل خوي جورا قرآني بيروزا بربكم وأمرش لا رخاوي نوري حكمة لقيسي صادق إجازي قراءتي حفص شعبان بيداون حفص شعبان قراءتي عاصم بهردو نوجورا كي حفص شعبان بيدام لان برزما مساء أمينة زوزور سباسي خوي جورا أكم كخوي جورا أم نعمة عظيمة بس من رجاندوا سباسي خوي جورا أكم سپاس و خواتوانیم الحمد لله لما وایت چند ساله که همه قرآن پیروز دبر بکم و قرآن پیروزم خوێن بۆ مامۆستا لما ئەوەی کە مدرسی قرآن پیروز من کرد بە یەک سپاس و خوا لەم سەی قورآن بۆ سەی قورآن تەنها یەک غەڵەتم کرد الحمد لله یەک غەڵەتم کرد لە خوێندنەوەی قورآنە ئیتر هەموو بە جوانی خوێنمەوە سپاس و خوای گەورە مش فەضلی خوای گەورەیە کە خوای گەورە نعمەتی پێ ڕژاندوین و دەستخۆشی لە هەموو کەسانی کەوا مساعدەیان کردین و یارمەتیان داین و سپاس و خوا لە ئاسی خوێندنی دنیاییش هاتوانیم بڕوانامەی بەکالورێز لە یاسا لە زانستی یاسا لە کۆلیژی یاسا لە زانکۆی سلێمانی بەدەست بێنم سپاس بۆ خوای گەورە. ئەمەی جەنابەت تا چەند گرنگە کە پاساو نایەڵیتەوە بۆ خەڵکی کە بڵێن مەسەلەن جەنابەت نابینایت یان کەسێک کە
خاوەن پێداویستی تایبەتی ئەتوانێت بڵێ من ناتوانم بەڵام ئەو لەمپەڕانە و تێپەڕان بەڵام کەسێکی دیکە کە تەندروستێکی باشیشی هەیە بەڵام ئەڵێ بەخوا ناتوانم و پێم ناکرێ و قورسە. هیچ کۆس و لەمپەرێک نیە لە ڕێی ئینسانە لە ڕێی مرۆڤە مرۆڤ ئەبێت چەندێک خەمی دنیا هەیە دقات و ئەو نەقات خەمی قیامەتی هەبێت وەک لە حەدیثەکە هاتووە في اعمل لدنياك كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا. إنسان پێویستە وا هەوڵ بۆ قیامەتی خۆی بداکەوە و بابزانێ بەیانی ئەمرێ و بیل لە قیامەتی خۆی بکاتەوە و کار بۆ قیامەتی خۆی بکە و دانەنی شێو نەڵێ ناتوانم چونکە ناتوانین پیشەی مرۆڤی سەلیم و ساغ و سەلامەت نییە پیشەی و کەسانیە کەوا خەمی خۆیانی هەر کەس خەمی خۆی هەبێت خەمی داهاتووی هەبێت ئەبێت کار بۆ ژیانی داهاتوو قیامەتی خۆی بکە. خوای پەروەردگار فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. أي ئیمانداران لەخوا بترسن و سەیری خۆتان بکەن بزان چیتان بۆ خۆتان ئامادەکەرەوە بۆ بەیانی خوا گەر قیامەت بە بەیانی ناو ئەبا لەبەر نزیکی قیامەت خوا گەر قیامەت بە بەیانی ناو ئەبا و یەکێک لەو وێزگانی کەوا ئینسان پێویستە ینی ئەسبی خۆی تێتاودا بۆ قیامەت بریتە لە خزمەتابوونی قورئان کەوا ئینسان قورئان هەتا لە خزمەتی قورئانە بێکەمە چونکە قورئان ڕەفیقێکە کە بەیشێ پشت لە هاوڵەکەی خۆی ناکە پشت لە هاوڕەکەی خۆی ناکە هەم لە دنیا پشت تێ ناکە هەم لە دنیا ناهێڵێکەوە تۆ تووشی خراپە بوویت تووشی ئەو شتان بوویکەوە خۆی پێی ناخۆشە هەم لە دنیا بە عیززەت تەکا سەربەرز تەکا پلە و بەرزەکاتەوە هەمیش لە قەبرە یارمەتی دەرتە بێشفا لە قەبرە ئەبێتە هاوڕێ بووت و وەک لە حەدیثەکانە هاتووە سورەتێکی وەکو سورەتی مولک کەوا هەر کەسە شەوانە بیخوێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێتە شفاعەتکار بۆی لە قیامەتە و هەمیش لە قیامەتە ئەبێتە شەفیع و تکاکار بۆ هاوڵەکەی و وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ والقرآن حجة لك قرآن بيت حجة بو أو كسي كوا لخدمتها بو وهر كسي كوا لخدمتي قرآن وبيا كم ترخميك بلا آسي قرآن بيت حجة بوي بيت حجة لسري وهروها برج شكاتو هني مش شكاتي بيغمري خارج صلى الله عليه وسلم باسك ما لأهنجك بوكيت کە چەند کەس بەشداری کرد چەندێکیان پێچوو و تەمەنەکانی لە چ ئاستێکا بوون ژمارەیان و دواتر باش یەکی لە قوتابەکانم بۆ بکەیت کە بەڕاستی ناوازەیە خاوەن پێداویستی تایبەتە ئەگەر نبینایتەوە نەبێت چاوی زۆر کەس ئەبینێ یان زۆر کەم ئەبینێ بەڵام ئەوەی نەکردوتە عوزر و الحەمدولله ئەمڕۆ مۆڵەتی وەرگرت. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمە سپاس بەخوای پەروەردگار ئەمڕۆ زۆر خۆشحاڵین یەکی 11 2025 سێهەمین ئاهەنگی ساڵانەی پێدانی مۆڵەتی جوانفێنەوەی قورئانە لە دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق و 47 قوتابی لە برایان و خوشکان بەشدار بوون مامۆستاکانیشیان خوا پاداشیان بداتەوە لە قیراءەتی جۆرا و جۆر سەنەدیان پێبەخشین. ئێمە هەمان بووە تەلەبەی خۆم بۆ قیراءەتی 10 بوو جەمعی قیراءەتی 10 کردبوو لە برایان و لە خوشکانیش هەمان بووە کە سپاس بەخوای پەروەردگار مەجموعەیەکی زۆر لە قوتابی قورئان وبالأخص مامۆستا هەرژین دیارە خوای پەروەردگار ڕووناکی چاوی لێ سەندوتەوە بەڵام ڕووناکی دڵ و دەروونێکی ئەوەنە جوانی هەیە هەموو قورئانی بۆ من خوێندوتەوە لە ڕێگەی ئۆنلاین یەک غەڵەتی بچووکی هەبوو یەک غەڵەت یەک هەڵە ئەویش خوفیەیەکی کرد بە خیفە لە هەموو ئەم سەری قورئان بۆ سەری قورئان لە ڕاستیە ئەمڕۆ خەڵکێک دوو ئەمرایان کردە هەدیە دیاری بۆ قوتابیەکان من پڕ بەدڵ حەزمە کرد لە قورعەکە بۆ مامۆستا هەرژین دەرچێت بەڵام قەدەری خوا بۆەوە دەرنەچوو ومێدەوارم کە ئینشاءالله تعالی خوای پەروەردگار مسلمانێک وا لێ بکا کە هەدیەیەک پێشکەش بە مامۆستا هەرژین کە چکە بەڕاستی پیاوێکە مامۆسایەکە کە دەنگێکی خۆشی هەیە قورئانێکی خۆش ئەخوێنێ و لەبەر تەلەڤیزیۆنیشا لەبەری کردو کاتی خۆی کەواتە مامۆستا هەموو قورئانی لەبەرە هەموو قورئانی لەبەرە حیفزی قورئانی هەیە ئەو من عەمرەکەم هەدیەم پیاوە کرد چۆن بوو ئەم بڕیارەدا چۆن بۆ ئەم بڕیارەدا هەر لە ڕێگەی مایکی پەیام بۆ بەرنامەوە یەکێک لە دانیشتووی بەڵێ دانیشتووی سەیسایەقم بەڵێ هەر لە بەرنامەکە کە مامۆستا داوای کرد کەسێ هەدیەی بکە ڕاستەوخۆ نەگەیشتە پەخش الحەمدولله خوای گەورە ئەم برایی نات چۆن بۆ ئەم بڕیارەدا من یەکەم ئەمە خەزوورمە ڕۆژانازیشی پێوەکەم وەکو باوکیشم وایە پڕ بەدڵ لە زمانی ئەمە کە حەزێگر بۆ دەرچێ و منیش ئەمرێکم پێشکەشی مامۆستا کرد کە خوای گەورە بیکاتە توێشی قیامەت بۆ بێکات توێشی قیامەت بۆ منیش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا ئەوەی کە لە خزمەتی قورئانە بێ و قورئان خوێنێتەوە تەنها ئەو کەسانە دەزانن کە قورئان خوێندەوە چه هەستێکیان هەیە
چونکە پەیوەندیکردن لەگەڵ قورئانە و خوێندنەوەی قورئان خۆ بۆ خۆی ئاسوودەیی و دڵخۆشیێنێ بۆ مرۆڤەکان بۆی ئەو هەستی کە ئێمە هەمانە بەڕاستی بەوتن دەرنابڕێت هەستێکی خۆشمانەیە کە لە خزمەت کەلامی خۆی پەروەردگارا بووین. جەناب ماوە چەندێک پێویست بوو تا توانی و ئەم بڕانامە بەدەست بێنیت؟ من الحەمدوللا ئەمڕۆ قیراتێکی جیاوازم وەرگرت ابن عامری الشامی پێشتیش الحەمدوللا مۆڵەتم وەرگرتەوە بەڵام ئەم قیراتەیان تقریبا 2 ساڵێکم پێشووە. پەیامێکت هەیە بۆ ئەو گەنجانی کە تا ئێستا ناوێنن ئەڵێن ئێمە نەفێر نابین و قورسە و کاتمان نییە کە ئەم بابەتە هێندە قورس نییە تەنها بڕیاردانەوێت تەنانەت یەکێ لەوانی مۆڵەتی وەرگرتووە نابینایە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کرد. بەڵێ بێگومان ئەو برایەکمان کە حافزیش بوو یانی نابیناش بوو توانی بوو هەموو قورئان لەبەریشکە نەگەوەی تەنها بە جوان بیخوێنێتەوە بۆ یعنی تەنها بڕیارەکەیە برار بدەیت کەلامی خۆی پەروەردگار بخوێنێتەوە بە بێگومان نیەتەکەت پاک بێت الحەمدوللا ینی توانێت قسەیانی ینی قورئانی پیرۆز بە تەواوی بخوێنێتەوە و لای مامۆستاکەی فێر بێت. بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی لە برایان و پەیامنێرانی پەیام دەکەین سوپاسیانەکەین بە دەمانەوە بوون ڕاستەوخۆ مەراسیمەکەیان بۆ گواستینەوە دەستگای نووری حیکمەت لە قیسەی سادق لە ساڵی 2007 بە فەرمی دامەزراوە و سەرەتا لە بینایەکا بووین بینایەکی کریا بووین تاوەکو ساڵی 2000 و سەرەتای 2025 و ئەوە بۆ ساڵێک ئەچێ بینای خۆمان هەیە سواز بۆ خۆی پەروەردگار ئێستاکە تەلەبەیەکی زۆرمان هەیە زیاتر لە 1200 تەلەبەمان هەیە و بە برایانی ئەنجومەنی خوشکان و ئەنجومەنی برایان و برایانی کارگێڕانی مەڵبەند دەستبارێکی باشیان گرتوین سوپاسیان ئەەکەین کە زیاتر لە 84 مامۆستا خزمەت ئەکەن لەوێ و ئەوە بوو سوپاس بۆخوا زیاتر لە 27 خوێندکارمان لە مودەتی ئەم چەند مانگە کەمەدا جزئی ئەمەیان لەبەر کردووە و ئەم ڕۆژ مەراسیمەکەمان تایبەت بوو بە 47 قوتابی کە سەنەدی قیراعەتی جۆرا و جۆریان وەرگر سوپاس بۆ خۆی پەروەردگار سوپاس بۆ شاری سەی سادقی خۆشەویست کە بەدەمانەوە هاتوون و قەرەباڵغێکی چاک و باشمان هەبوو. ئەوەی کە بینیتان قسەی مامۆستایان و وەرگرانی بڕوانامی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزوە لە هەمان کاتا لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ لایەن ژمارەیەکی دیکەیانەوە و کەس و کار و ئامادەبووانیش قسەیان کرد کە باسییان لە گرنگی بووین دەستگای نووری حیکمەت لە قەزای سی سادق کرد یەکی لەوانی کە سەرنجڕاکێش بوو بەڕاستی ئەوە بوو کە خاوەن پێداویستێکی تایبەت نابینایەک هەموو قورئانی پیرۆزی لەبەرکردبوو مامۆستاکەوتی تەنیا یەک غەڵەتی کردووە لە تەواوی ئەو ماوەی کە قورئانی پیرۆزی بۆ خوێندێتەوە بە شێوەی سەوتیش لەبەری کردووە لە ماوەی ڕابردووە هەر بە شێوەی سەوتیش بڕوانامەکەی وەرگرتووە و باسی لەوە کرد کە بەداخەوە لە تیر و پشکەکان ناوی دەرنەچەوە بۆ عومرە هەر ڕاستەوخۆ لە کاتی ئەوەدا خێرخوازێک مسلمانێک ئامادەبوویەک بڕیاییدا کە لەسەر ئەرکی خۆی گەشتێکی عومرەی بۆ بکا بە هەدیە بە دیاری تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێنم کە سپارە زای ناکەم.